لە ڕۆژی دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیک دەبینەوە و تیمەکانی بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بەردەوامن لە بانگەشە بۆ لیستەکەیان بە ئامانجی سەرخستنی و بەدەستهێنانی زۆرترین متمانەی جەماوەر. لەو چوارچێوەیەدا لە ناوچەی باڵەکایەتی تیمەکانی بانگەشەی لیستی 104 هەڵسان بە هەڵواسینی پۆستەر و ئاڵاوفلێکسی کاندیدانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. دیارە ئێمە لێرە دووپاتێکینەوە کە هاوڵاتیان و دەنگدەران زۆر بەگەرمگوڕی لەو شوێنانە پێشوازیمان لێکن و داوای پۆستەرات و تەنەف و وێنە و ڕسمی کاندیدەکانمان لێکن. هەرچەندە وێنە شتەکانمان لەبەر قەیرانی دارایی زۆر کە من بەڕاستی، بەڵام هەرچۆنێک بێ شتێکمان پێیە و دڵمان خۆش کردوون و لێرانەوە دووپاتێکینەوە کە چۆن لە 4 ساڵی ڕابردوو کۆمەڵ ئیسلامی بە مەواقفەکانی بە هەڵوێستەکانی سەلماندوێتی کە لە بەرەی خەڵک دابیت، لە بەرەی خەڵکی هەژار و نەدار دابیت، دووپاتێکەوە کە لە داهاتووشدا ئەو پەرلەمانتارانەی لە پەرلەمانی بەغدا بکەنە مینبەرێک بۆ وتنی حەق و ڕاستی بەرگریکردن لە موچە و ماف و ئیمتیازاتی خەڵکی هەرێمی کوردستان. هاوڵاتیانی دەڤەری باڵەکایەتی لە ڕابردوودا بەدەستی بەعس و نەیاران و دوژمنانی کورد و چاری ماڵوێرانی و دەربەدەری بوونەتەوە. لە سەردەمی دەسەڵاتی کوردیشدا ئاوڕیان لێ نەدراوەتەوە. لە ئێستاشدا هاوڵاتیانی باڵەکایەتی هەڵوێست و پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی بەرز دەنرخێن و لیستی 104 بە شایستەی ئەوە دەزانن دەنگ و متمانەی پێ بدەن. دیارە کۆمەڵی ئیسلامی بەڕاستی توانیوی کە ئەندام پەڕەمەکانی داخلی عێراق بوون توانیان بە بیوێرانە ئیش بکەن، بە پاڵەوانانە ئیش بکەن. هەڵوێستێکی زۆر جوانیان هەبوو لە پاشی هەنجین کە ئەم ئیشە جوانانیان کردوونە. هیوادارین کۆمەڵی ئیسلامیش بتوانی لە ئاست پێویستەکانی خەڵک بتوانی خۆی دروست بکە. ئێمە خەڵکی عازومەرین بانگەشە بۆ 104 دەکەین بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی، چونکە هەڵوێستەکانیان زۆر جوان بوو لە بەغدایە. کۆمەڵی ئیسلامی بەرنامەی بەخشینی هەیە لە خزمەتکردنی خەڵکی فەقیر و هەژار و ئەوانە میێدەوارین خەڵک جێ متمانەی خەڵکی بن ئینشاءڵڵا خەڵک دەنجیان پێ بدە ئینشاءڵڵا. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستێکی سربەخۆ و بە ژمارە 104 لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشدارە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کار دەکات بۆ خۆشگوزەرانی و گەڕانەوەی سەروەری بۆ هەرێمی کوردستان و نەهێشتنی نادادی و زوڵمی دەسەڵاتداران. داواش لە هاوڵاتیان دەکات بە سەرنجدان لە هەڵوێستەکانی لە پێناو گەڕانەوەی شکۆ و خۆشگوزەرانی و چەسپاندنی دادپەروەری دەنگ و متمانەی پێ بدەن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.